چاوان خەلیل شانۆکارێکی هەڵەبجەیە و دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجەیە. هەر لە تەمەنی منداڵیەوە خۆی دەڵێ لە ڕێگەی خانەوادەکەیەوە تێکەڵ بەکاری شانۆ و نواندن بووە. من هەر لە مناڵەوە لەبەرەوەی لە خانەوادەیەکی هونەری بووم، حەز و خولیان بۆ هونەر هەبوو، بە تایبەتی بۆ شانۆ. من کات لە تەمەنی 4 ساڵ بۆ 5 ساڵ بووم، ئەم بینی کە پورەکانم ئەچوونە سەر تەختەی شانۆ، ڕۆژانە پرۆڤیانە کرد، لەگەڵ ئەوانە ڕۆشتم. هەمیشە خولای ئەوەم بوو ئەبێ ڕۆژێک لە ڕۆژان منیش بتوانم بچمە سەر تەختەی شانۆ. چاوان دوای پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجە چووەتە هەولێر، لە چەندین فێستیڤاڵی نێودەوڵەتی بەشداری کردووە. ئەو دەڵێ لە هەڵەبجە هۆڵێکی تێدا نییە تا نمایشێکی تێدا بکەیت. بەڵێ بە دڵنیایەوە کێشەی سەرەکی ناو هەڵەبجە نەبوونی هۆڵێکە. ئەگەرنا لە ناو هەڵەبجە کۆمەڵە شانۆکاری زۆر باشێ، گروپی زۆر باشێ. بە نمونە لە کاتێک لە فێستیڤاڵەکانە ناوی گروپی شانۆی هەڵەبجە هێنرێ، یعنی گروپەکانی تر ئەترسن لەبەرەوەی کاریان زۆر باشە، ئەترسن لەوەی ڕکابەرایەتی شانۆی هەڵەبجە بکەن. لە دووەمین خولی فێستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی کەرکوک لەگەڵ گروپی شانۆی ڕۆژ بەشداری دەکات و خەڵاتی باشترین ئەکتەری کچ دەباتەوە. شانۆیەکەمان بە ناوی شەوگار گۆرانی خۆیەڵێ گروپی شانۆی ڕۆژ بوو. فێستیڤاڵی دووەمی شانۆی کەرکوک خولی عەلی کەریم بوو، لەبەرەوەی فێستیڤاڵەکە هەر جارێک بە ناوی هونەرمەندێکی شاری کەرکوکە. ڕۆڵی من لەو نمایشەیە ڕۆڵی ئافرەتێکە بینێ کە هەمیشە بە دوای ژیانەوەیە، هەمیشە ئەوێ ژیان بەردەوام بێت. بەشداری خانمان زۆر بوو، 15 تا 16 خانم بەشداریان کرد بوو و لیژنەکەش لیژنێکی زۆر پرۆفیشناڵ بوون. قرس بوو بۆی کە بتوانین باوەڕ بە خۆمان بهێنین، قەنەعەت بەو لیژنەیە بکەین. لەبەرەوەی 2 ڕۆژ پێش نمایش من تەندروستیم بە تەواوەتی تێکچوو، هەتاوای لێ هات ینی گەشتە 24 ساعت بە تەواوەتی من هیچ قسەم نەکرد بۆی دەنگم باش ببێت. بەڵام لەگەڵ ئەوەش هێزێک لە ناوە پێوتم تۆ توانی، لەگەڵ ئەوەش کۆمەڵێک خانمی شانۆکار لەوێ زۆر پشتیوانی من بوون، بڕوایان بەوە پێهێنا بووم کە من ئەتوانم ئەو خەڵاتە بەرم. ئەو بڕوا بەخۆبوونەی من و ئەو متمانەی ئەوان پێیان بەیا بووم، ئەوە وای کرد کە بتوانم خەڵاتی باشترین ئەکتەر بەدەست بێنم. چاوان دەڵێت ئێستاشی لەگەڵدا بێت ئەکتەری کچ بە زەحمەت لە شانۆکاندا بەشداری دەکات کە بەشێکی دەگەڕێتەوە بۆ باگراوندی ناوچەکان. ئەو دوای برنەوەی خەڵاتەکەی وە خۆی دەڵێ پێشوازیەکی گەورەی لەلایەن توێژە جیاوازەکانەوە لێکراوە. تۆ بتەوێت کارێکی شانۆی بکەیت. ئێستا من ئەگەر باسی شاری هەولێر بکەم، ڕاستە ئەکادیمیای لێ، پەیمانگای هونەرە جوانەکانی لێ، بەڵام ئەگەر ئێستا ئێمە بمانەوێ کارێکی شانۆی بکەین لە 2 خانم 3 خانم زیاتر بەداخەوە ئێمە ئەکتەری کچمان نییە لەوێ. بەڵام لە سلێمانی ئەگەر تۆ بتەوێت کارێکی شانۆی بکەیت کە کارەکە 10 خانمی پێویست بێت و هیچ کێشەیەکت نییە، بە خۆشحاڵیەوە ئەتوانی ئەوە بکەیت. ئەڵێم ئەو خەڵاتەی کە کرا بەقەدەر ئەو خەڵاتانە خۆش نەبوو کە لە هەڵەبجەیە بە مندرا. لەبەر ئەوەی من کاتێکە خەڵاتی باشترین ئەکتەرم برد، باوکم بە گریانەوە تەلەفۆنی بۆ کردم، وتی خۆزگە لەوەیە بووم لەگەڵ تا بووم. بەڵام کاتێک کە هاتمەوە هەڵەبجە، هەر ماڵێکی هەڵەبجە لێرە بۆ من خەڵاتێکی خۆی پێشکەشی من کرد. چاوان لە پاڵکار و ڕاهێنانە شانۆیەکانیدا و خۆی دەڵێ پشت بە تواناکانی خۆی دەبەستێت لە دابینکردنی پێداویستەکانی ژیانی خۆی. ئەو دەڵێت بەردەوام دەبم تا بتوانم کاری باشتر پێشکەش بکەم. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.